سنجاري توبكي يا ديام بخوت الدين يا صديام بسر قبري ضحايا الزمان بوني بحياري هنا ومال وبيني كايا وتمور تخيال لسرتي أوغلت وراوا وبيني كايا وتمور تخيال لسرتي أوغلت وراوا يا دمكا يا تويا يا دمكا بما تشي دلصا يا دمكا هرسنجاري توبكي يا ديام بخودت بينم ديا صادم هرسنجاري توبكي يا ديام بخودت بينم ديا صادم كياني بيستونم عشقي قلبي فرايدونم لمي وعشقاي عندما يزنوني لسرشي أوغلت ونوراوا لمي وعشقاي عندما يزنوني لسرشي أوغلت ونوراوا يا دمكا يا دمكا بما تشي دلصا يا دمكا هرسنجاري توبكي يا ديام بخود الدين بديا صدم هرسنجاري توبكي يا ديام بخود الدين بديا صدم لا وهي لا وهي بري خكم لا بري خكم لا تجاني براي كدني بركايا بمهيلا بريك بمهيلا هاي بمياني بتخواي لا وجهني بويا تداي بويا تداي
زكاياتي ما يسنم توي اخوانا لا تدايا يا سيدنا هواريك يا عريس وزين هريخة يا خد بازوري داي سوزاجن چه زور دايار يبو اي رو چه زور دايار يبو سوزا مرو يا سوزا جيان سوزا كي ما يا نخرجنا كيا بي سوزا جان نا يشكيني بايسي قريمي سوزاجان بايا زاري من يبون ايرو بايا زاري من يبون جلاي اويني سوزاجان رويا ساري من يبون ايرو رويا ساري من يبون سوزامر زكي ما يعلم عيرو سوي زكي ما يعلم نخوشنا كيابي سوزاجان نا يشكيني ما يعلم عيرو هيا وربايا ما يعلم غريب بك يا سوزاجان لمشاريا ويلم ايرو لمشاريا ويلم شون دلم ديلي سوزاجان تويا باجي ويلم ايرو تويا باجي ويلم سوزاجان سڵاو ڕێز خۆشەویستان دەمتان خۆش بێ دوو چریکەی جوانی دەنگزوڵاڵ دوو کەس کە نازناوی هەڵگری ماملێن ئەمڕۆ لەم بەرنامەی میوانن کاکە عەبدولی ماملێ و کاکە نەریمانی ماملێ کاک نەریمان هەڵەبجەی و کاک عەبدول پێنجوێنی سڵاوتان لێ بێ خۆشەویستانم ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەین لە یادی 23 ساڵەی فڕینی گیانی نەمر و هونەرمەند و بە هەڵوێست و تێکۆشەر و کورتپەروەر مامۆستا محەممەدی ماملەی نەمر 23 ساڵەمە پێش لە ڕۆژێکی شەختە و سەواڵبندانی وەکو ئەمڕۆ لە چوارچرای مەهاباد گیانی فڕی بۆ ئاسمان ئەو دیارە ئەو نەوع کەسە باوەڕ ناکەم مردن جەستەیە بەڵام ئەوانە بەڕۆح هەمیشە لە ناومانانەوە تا هەموو گۆرانیەکان لا لە بەدەستان دەنجی قوڕنگان دێ لە هەوای ئەو هەموو گۆرانیە جوانە ئەو هەموو میلۆدیە جوانە بارانە مەقامەکانی هەموو گۆرانەکان هێمیشە لە ناومانەیە ئێمە خۆشحاڵین کە وەکو ئەم گروپە کۆمەڵی هونەری میلی 23 ساڵ پێش ئێستا
هەر یەکەم ساڵ کە کۆچی دوای کرد نەریتێکمان هێنایە پێشەوە یادی چلەکەی مامەسا محەممەدی ماولێمان کرد بە ڤیستیڤال لە هۆڵی ڕۆشنبیری پێشکەشمان کرد لەسەر شانۆ بە بەشداری چەندی هونەرمەند لە ناوێ نام کاک عەبدولی ماملەی کە ئێستا لێر دانیشتووە هونەرمەند کامەران عومەر و چەند هونەرمەندێکی تر ئێمە هەموو بەیەکەوە ئەو یادەمان بەرز و پیرۆزگر لەو کاتەوە ئێمە وەکو نەریتێک هەموو ساڵێک هەرچیەک ڕوویا بێ هەرچی زروف و بارودۆخێک هات پێێت بێشەوە ئێمە یادی ماملێمان فەرامۆژ نەکردووە زۆر خۆشحاڵمە میوارێن بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەم بۆ یادی ماملەی نەمر لە ناو ستۆدیۆی گەڕان میدیا رادیۆ تەلەڤیزیۆنی میدیای گەڕیان ئێستا لەم کاتەیە ڕاستەوخۆم بەنامەی پێشکەشەکرێ ئێوەی بەڕێز و خۆشەویست هاتوان بۆ گیانی پەیامەکانتان پەیوەندی بکەن بە هەر سێژمارەی مۆبایلی رادیۆی میلی گەڕان و تەلەڤیزیۆنی گەڕیان 1970 470 52 64 و یا خۆژمارە مۆبایلی 1970 1970 کە واتساپیشی لەسرە بۆ کوردانی تاراوگە بۆ خەڵکانی دەرەوە سلێمانی و هەروە بۆ ژمارە مۆبایلی 1950 85 هێمنی مەزن و هێمنی گەورە فەرمێت لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دووڕۆڵات یعنی دیارە هێمن کە نەفی کرا بۆ کە لە غوربەت بۆ لێرە لە بەشەی کوردستان بووە لە باشوور بووە لە عێراق بووە هەموو کات دڵی لای ماملێ و قەتارەکەی و دەنگی تار بووە یاخوا بەخێر بن خۆشەویستان کاکە نەریمان هەڵەبجەی خۆشەویست کاکە نەریمانی ماملێ کاکە عەبدولی ماملەی خۆشەویست و هاوڕێ و برا و خاڵ و کەسوگاری خۆم بەخێر بێ کاکە ئالانجان سپاس دەکەم میوارێ لەم بەرنامەیە بەشداری لەگەمانە جا ماملێ بە شێوەیە بۆ بە قوتابخانە بەس دەستێمانی سێ عەبدولی ماملێ هەیە هەر بۆ زانینتان کاک نەریمانی ماملێ کاک سوڵتانی ماملێ سوڵتان مەهابادی کاک زۆرن کاک عەزیزی ماملێ کاک هەر لە بنەماڵی خۆی چەندین نەوەکانی هەر هەمووی کوڕانی ماملێ من چاین ماجەکەم کاکە وەریا و کاکە چیا و کاک چالاک و هەموو خۆشەویستانە کاکە عەبدوڵای ماملێ هەر هەمویان ڕێچکەی ماملەی نەمریان گرتووەتەوە تا ئێستا ماملێ بە نەمری ماوەتەوە ناومانە خاڵ عەبدوجان بەخێر بێ بۆم بەرنامەیە من زۆر سپاس دەکەم کە تۆ درەنگش پێمانێت و بە پەلش چووکە بەڕاستی ڕێگاوبان داخرا بۆ پێمان نەبوو توانین بەرنامەکە بکەین بە سپاس بخوا کە توانیمان هەموو بە یەکەوە بەرنامەیە هەرچۆنێک بێت جێبەجێ بکەین سپاس دەکەم بەخێر بێخۆ تۆ زۆر لێمان دابڕێی بەڵام کاڵین ماملێ یەکسەر لەبەر خاتی ڕۆحی ماملێ لەبەر خاتی ئێمەش بەڵام لەبەر خاتی ماملەکە یەکسەری گۆڕەکەی ماملێ هونەرمەندی مەزن مامۆسای گەورەمان کە ئێمە لە قوتابخانەکەی ئیشەکەین ئێمە حەشێک بە ئێمە بکرێمە حازری زۆر سپاس دەکەم ئەو دیار لە کۆمنتەکانە کاکسامانێکی ماملێش هەیە زۆر دەنگی خۆشە ماجی بێ کاکسامان ئەڵە ببوورە کاک جزا بەخوا مەجالم نەبووە جناوەی ژەبا هاتەیە هەموو لە خزمەتان نابنێ خۆ دەزانین جاریوە بکە بەرنامە یادی ماملێمان کردووە ئەمڕۆ بیرۆرەکانم جێڕای لەگە شێخ جەمالە دەکە سەر گۆرەی ماملێنەوە کاکی یونسی بوڕاقی و جەناب و لە جەهینەکە یادەکە زۆر سپاس کاک نەریمانجیان تۆش بەخێر بێخوا ببوورە لە هەڵەبجەوە ئازێتمانای بۆ شەختە و بارانە هاتی من دڵنیام بە ترسی ڕێگاشە بۆ بەڵام تۆ لە خۆشەویستی خۆت بۆ ماملێ پێم وا بێ لە بەشی کۆنتترۆل ڕەنگە بتوانن کاکچای ماملێمان بۆ گرن دواتر بۆی گفتوگوێشی لەگەڵ بکەین بەڵام پێشەوە بچینە لای گۆرانیی کاک نەریمان و کاک نەریمانجیان تۆش هەرچێکە دەیەتوانی بیڵیت پێش گۆرانەکە بۆ ئەم یادە چۆن چیت پێ خۆشە بیڵی بە هەوادارانی ماملێ و بە سپاس خانوادی ماملێ ئەم یادە بەرز و پیرۆز ڕاگرین ئێمە بنەماڵێکی تێکۆشەر و کورتپەروەرن وەکو خۆمان حەزەکەین لە خزمەتیان نبین و ئەو دەنگەش دەنگێکی ڕەسەنە حقت ئێمە بەو ڕێچکەیە هەوڵە دێن شتێکی تازە بکەینەوەنێ ئێمە خۆشحاڵین پێم وا بێ کاکچیای ماملێمان لەگەڵەیە کاکچیای کوڕی ماملێ برای من و برای هەمومان ئێمە دیارە ئەوەنە هەمومان ئەمەنە سەرسامین بە دەنگی ماملێ هەموو کات خۆمان بە کوڕی ماملێ و بە خانەوادەی ماملێ زانیوە کاکچیا وەرەگرین بۆی ئەگەر پامێکێ بێ بۆ یادی 20 ساڵی ماملەی نەمر من چاوەکانی ماچەکەم ئەگەر وەریش نەگیراوە توانین دواتر وەریگەین لە ناوبڕێکە خۆشەویستانم ئەمڕۆ یادی 23 ساڵی فڕینی جانی ماملەی نەمرە بۆ ئاسمانی نەمری کاکچیاجان سڵاو و ڕێزی گەڕیان میدیا و ئەم ستافەی بەرنامەیەت لێ بە کێسامڕۆ بۆ شادکردنی ڕۆحی ماملەی نەمری باوکی بەڕێستان و باوکی ڕۆحی هەموو کورد مەسڵاوە بۆ نێرم
کاک چیاجان جامە قوربان کاکە زاژیان سڵاو ڕێز بۆ تۆ ئێستا دەنگها دەگەر تۆزێک دەنگمان بۆ سڵاو ڕێز لە زەنابیشت کاکە زاژیان بە قوربانت بم سڵاو ڕێزی بێپیانمان بۆ تۆ کاکە چیاجان زۆر زۆر مەمنوین جنابتم برای بەڕێزی هەموو کات برای بەڕێزی کاکە زاژیان دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە جوانەکە بە قوربانت بم دیارە حەق خۆیەتی بەڕاستی لە عەرز جەناب بدام هەمیشە خۆم بە غەریب زانیوە لە عەرز بۆ مەسەلەی ماملێ هەمیشە جەنابتم زیاتر بە کوڕی ماملێ حساب کردەوە وەڵی هەمیشە برای گەورەی ئێمەی کاکە زاژیان هیوادارم توانێت بێتە یەکێکم لە کوڕە بچووکەکانی ماملەی نەبەر من هەموو کات خۆ بە کوڕێ و خانەوادەیە زانیوە لەبەرەوەی من هەوادارێکی سەرسەختی ماملێم لەو ڕۆژەوەی کە ڕاستوچەپی خۆ بزانیوە حەزم بە مۆسیقا و بە هونەر کردووە هەموو کات ماملێ لای من ناوێکی پیرۆز و ئەستێرێکی درەوشاوی لە ئاسمانی هونەری کوردیە هەمیشە لوتفت هەمیشە لوتفت هەمیشە حسابی بلا گەورێکمان بۆ کردووی هەمیشە باخوای دەتوانم بڵم ئەگە سۆنی سەر خۆم بڵم حەق کوڕی ماملێ ینی ئەی مزام لەم نەکردو من چاو ماچەکەم کاک چیاجان کاک عەبدولی ماملێم لە ناو ستۆدیۆ کاک نەریمانی ماملێ کاک نەریمانیش ئەوانەش هەمووی تازە نازنای ماملێن ڕێز و حرمەتم بۆ هەمووان هەیە دەستیان ماز دەکەم زۆر مەمنونی هەموو لایەکم بە قوربانت بم ڕێز و حرمەتم بۆیان هەیە چاوی تۆ ماچەکەم و هیچ پامێکە دێ بۆ هەوادارانی ماملێ بۆ ئێمە بۆ گەڕان میدیا سوپاس دەکەین بە قوربانت بم کاکە زڵاجیان دەستە سەرگەڕم قوربانت بم خەزاڵەت مەوبڕێک سەوتەکە بڕێک بە زعیفی دەگاتە لام ئەوەیە کە بڕێک لەوانەیە قسەکردندا بڕێک جوان لە قسەکان تێ نەگەم زۆر خەزاڵەتم من داوای لە برنی لەکەم متمەگە هیچ پامێکە تەبێ بۆ هەوادارانی ماملەی نەمر بۆ ڕادیۆی گەڕیان سوپاس من هەرەوەندە دەتوانم بڵم دەستی تەک بە تەکی ئەو کەسانە ماز دەکەم کاک لەسەر دەنگ و ڕەنگی مامۆستا ماملێ کاریان کردو تا ئێستا زۆر ماز دەکەم هەر ئەوەندە دەتوانم مەمنونیانەوە تا ڕۆژەی دەمرم ئێمەش ڕێز و سڵاوی ساوی گەڕان میدیاوان بەرنامەیە گەینین بە خانەوادەی ماملەی نەمر بە یەک بەیەکی خانەوادەکەتان بە قوربانت کاکە زڵاجیان زۆر مەمنونی جنابتم ڕاستی مەگە قەولی کابرا بتوانین دەڵێت ئەوە مەگە بتان کوژین جوابی چاکەتان بدەینەوە چاوی تۆ ڕاستی بەڕاستی زەحمەتە بتوانیت ئەو ساکانەیە کە بەتابەتی جنابش کردوتە ڕاستی زەحمەتە من خزمەتکاری قوتابخانەی ماملێم کاکە براگەورەی هەموو کات براگەورەی هەموو کات کاکە زڵاجیان زۆر مەمنونی جنابتم مەمنونی لوتفتم سپاس بۆ کاکە چیاجان سپاسی بێپیانمان بۆ جەنابت و بۆ بەشی کۆنتڕۆلکە پەیوەندیان بۆ گرتین زۆر سپاس دەکەین کاکە چیاجان ئەچینە لای گۆرانیی کاکە نەریمان بە یەکەوە گوێبیستی و گۆرانیا بین لك يا مداري انا وادي هم ويقتنت واتاوي اي خذاتهم لي سببي ذلفي شوى حسني رؤياي مددي في من كوايا رجمي وتياسو
زيانك يا قول زاري ووصايا سرجو يباري بخذايا ويا بخير هذا مدى سرير دوتاوي هذا مدى سرير دوتاوي خالي ميان وقري نظر فيا بشيارة وكاني من كواير الميبوت يا سوا هاي بيادي وذوت ويا هاي بيادي وذوت دەمە خۆش بێت دەم خۆش دەست خۆش کاگەرانجان بەڕاستی میلۆدیەکانی ماملەیە نازەمەگە گەشتێکی بەناوە بکەیت وەک وایە کە بتێ بچی بۆ وڵاتێک بۆ گەشت و گوزار نازانیت لە کام شارەوە وڵاتێکی زۆر خۆشی گەشتیاری ئایا بۆ شارێگەچی بۆ چ ناوچەیەگەچی هەر بۆ نمونە لە کوردستانە بتێ لە یەک ڕۆژە هەموو سەیرانگاکان بگەڕی لە قەیتەرانەکەی گۆڵەیەوە کامووی بەستێتی هەتا ئەحماوە هەتاکو بگەیتە شەلالی گەلی عەلیبەر گۆرانەکان ئەمەنە زۆر و جوانن پێشەوەی بێنە بەرنامەکەەوە ئەوە گەشتێکمان کرد بەنایەنەکە کاک نەریمان و لەگەڵ خاڵە عەبدولی شەکەهات هەر دەمەتەقەیەکمان کرد بەڕاستی هەر چیەکیانەگری لەوەی تر جوانترە نازانین لە چوە دەست پێ بکەی کاک عەبدول خۆشەویستانم ئەم ئەمڕۆ یادی 23 ساڵەی ماملەی نەمرەکەینەوە بەڕاستی ماملێ و ئەستێرە درێوشاوەیەک لە ئاسمانی هونەری کوردیە هەرگیز ون نابێ قوتابخانەکەی ئەوەنە گەورەیە ئەتوانم بڵێم چەنەهات سەدان شوێن کەوتوی هەیە سەدان دەنگی ماملێ هەیە ئێستا لە کوردستانەکە بەڕێزکەی ئاڕۆن یا میلۆدیەکانی هەمیشە ئەوترێتەوە ینی میلۆدیەکانی ئەوەنە زۆرە ینی ماشەڵ هەی لێ بێ نازان بڵم لەکوێوە دەست پێ بکەیت و لەکوێوە مشادازا دەڵێ دەستان خۆش بێ کاک فەرەیدون عەلی ئەڵێ سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ ڕۆحی ماملێ شاد بێ کاکە سامانی ماملێ خۆشەویست دەڵێ بەخوا ببوورە مەجالم نەبوو چاو ماجەکەم کاک سامانجان ئەڵە خۆزگە لێوە بام خۆزگە کاک سامانیشە دەنگێکی خۆشی هەیە کاکە عەبدولقادر کاگاکو عەبدولقادر ئەڵە کاک جزا بە دووشە دەستخۆشی ناتوانین پاداشتی تۆ بدەینەوە خوای گەورە سەربەرز و سەرکەوتوو کە کاگاکۆ من بە قوربانە بم چاو ماچەکەم وەڵی من خزمەتکاری هونەر و هونەری کوردیم و ئەم هونەرمەندە گەورانی کە بوون بە قوتابخانە کاکە مەجلیزگیرەکی هونەرمەند لە کەلارەوە درود بۆ ڕۆحی پاچی ماملێ دەستان خۆش بێت کا کوردوالی لە سڵاو کاک زامیوانەکانت لە یادی هونەرمەندی گەلەکەمان محەممەدی ماملێ هەزاران ڕەحمەت دەنێرم بۆ گۆڕەکەی جەلاگۆڵی یادی ماملێ بەرز و پیرۆز بێ سپاس کاکە جەلالی خۆشەویست ئەچینە لای میلۆدیەکی تر مەقامێک و بەستەیە کە بەدەنگی هونەرمەندی دەنگزوڵاڵ کاکە عەبدولی ماملێ هونەرمەندی دێرین ئەو کە عەبدولەی مەگە لە یادی ماملەیە بەس بۆم بگیرێژینە هێز نێبیگرێ بەزەوتە یادی ماملێ لە یادی ماملێ خۆیەتە بەردە یادی ماملێ خۆیەتە بەردەستمانە جینە وەکو تر ئەو هەموو تەکلیف و غرقي
دري ويا زي مينيت أي بو من
هیچم نییە بیڵم ئەو هەموو دڵی کە بۆتانێ ئەو هەموو گوڵا ئەوە شایەتیەوەن کە لە کۆمنتەکانە ئەوە کاگەدرستی بێداران کە خۆی خەڵکی چوارچرای مهاباتە بەخواونی دڵ و گوڵ نردووە نازانم سیڤیر چووک ئەڵە بژیت مامە جەزای گۆڵ زۆ سپاس سیڤیر هەندریان برایم دەستان خۆش بێت کاگەدریس دنیای دڵ و گوڵی بۆ ئێوە نردووە دەست و چاوتان خۆش بێت کوردوعالی زۆ سپاس کا کوردۆجیان چاوی ماملێ تاڵان هەندێک ساڵە بۆ یادمان کردو کاک عەبدولی لێ بووە کاک ئەسمایلی ماملێ و کاک جەمالی ماملێ برازەکانی ماملێ کاکچای ماملەی لێ بووە هەر هەمویان زۆر خۆشحاڵم و لە شاری قەڵازی ئێستا ماڵێکێ بەناوی ماڵی ماملێ ماڵی هونەری ماملێ بەڕاستی من چاوی یەک بێشی ئەو گروپە ماجەکەم کاک خالید و برادەرەکانی و ئەوانەی کە لە پشتیەوە شەوەن کاک محەممەد و کاک شێرکۆ شێخدووری کە پێشمەگەی دێرینە کە دەستیان بە ماڵی ماملێەوە کە بۆی هونەری ماملێر بە نەمری بێنێتەوە و لە بەر لە چەند ڕۆژێک هەموو ساڵێک خەڵاتێکە بەناوی خەڵاتی ماملێ کە ساڵانە بەخشرا بە هونەرمەندی ناوداری هەموو نەتەوەی کورد کاکاوی فەقێزادە لە مەڕاستیمێکە لە شاری مەهاباد من پیرۆزبایی لە کاکاوی فەقێزادەکەم پیرۆزبایی لە ڕێخەرانی و ویستیڤاڵاکەم کە هەموو ساڵێکە و خەڵاتە بەخشن ئەوکیان ئەوەندەی من ئاگدار بم ساڵێکیان بۆ مەسەد ناسر ڕێزازی بەخشرا و بەداخەوە سەرکەوتنی ماملێ کە بوو بەو ئەستێرە ناودارە ئەتوانم بڵێم ڕۆڵی ئامینەخانیشی تیا بووە ئامینەخان دایمە دیوەخانی کراوەوە هونەرمەند و هونەرمەندان درود بۆ ڕۆحی پارکی دای ئامینە و سڵاو ڕێزەنێرم بۆ هەموو خانەوادەی ماملێ لە کاگوریا و کاکچیا و کاکچالاک و هەموو خۆشەویستان و کوڕەکانی کاکە نەریمان گۆرانی من زۆر ئامادەکرد بوو منەڵە مەگەر یەک ساڵ دانیشینە ئێساکوە تۆ بە گەشتیاری بچی بۆ ئێران چەند شارەتوانی بگەڕی یان ئەگە بۆن منە بۆ نەکبەتی بەرنامەکە سعات و 2 ساعت بێت ئەڵێنەوەش بەسەر چاوم ئێستا کاکە نەریمان ئەرەوەڵاوە هیچێکە لە میرەتەکان کە بگەڵێن بەسەر چاو سایر چیلی جانا یا گل فربم تیره boyum basire çili جانا یا گل فربم وافری اگر ما جانا نوگر ما سربم وافری اگر ما جانا نوگر ما سربم
هرشتي أويل بك يا مزوجنا بابوننا أبون بك يا مزوجنا بابوننا أبون بيشارة يكردون جنا گذشتی گردون بيشارة يكردون جنا گذشتی گردون أغريتي وشمي خاصة يا سركاري أغريتي وشمي خاصة سركاري بوعد الظلم كسمة هري بدا يا زار مينا عكور يا درون وبتسا جوش قريت كوريا درون وبتسا جوش قريت برميسكي شاي ومكسمة من هري زخايا مشكرينا وزريا جوابك يا مزوجنا دەمتان خۆش بێ بەڕاستی ناڵم هەر جارێک تێ لێمەوە هەموو میلۆدیەکان ئەوەنە جوانن ئەچیتە سەر هەر مەقامێت چتە بەیە دەچیتە سێگا ئەچیتە قەتار کورە ئەچیتە خۆشیدی چوارگا وەڵڵاهی نازانم حتا ئێوەرە گەشت بکەی بەنا گۆرانەکەی ماملەیە تەواو نەبێ کۆمنتەکان زۆر زۆرە بە قوربانی هەر هەمووتان بم دوایە جوابی هەمووتانەیەمەوە بەس دیارە هەر هەمووەوەی گیان و قوربانی ئەو سەوتا کورە بە قوربانی چاوم کاکە ڕەند سۆفی گیان من لە خزمەتان نابم دەستی مامە ئالانجیانیش خۆش بێ گۆرانی ماملێ هەندێکی زۆر زەوریان نەبی ئاوتی زۆر تیاکرێت لەبەری هەر گۆرانی ماملێ خۆی هەندێکیان هەر باوەڕتان نەبێ ئاوتە نازەمە و پیاوە ئەو نەهونەرمەندێکی مەزنە گۆرانیەکانی زۆر تێڵ چێشی سێری تایە یعنی بۆ نمونە نازم گۆرانی چییە لێم گاڕێ وەی لێ ئەم گاڕێ ئەوە ئەگەر یعنی هەر فریای نەنازم چۆن توانی باوکی سیڤەرجانی هاوکاری هەمیشەیی گەڕامیدیا و پێشتریش لێرە یەکێ بە لە کارمەندە خۆبەخشەکانی گەڕامیدیا سڵاو بۆ تۆ باوکی سیڤەری خۆشەویست و براگەورەی ئێمە چاو ماچەکەم سڵاو و ڕێزمان بۆ تۆی بەڕێز و بە خانەوادەکە و بۆ سیڤەرجانی خۆشەویست زۆر سپاسمان سڵاو و ڕێزیانی ئەسڵامانێ بۆ هەموو هاوکاران بۆ هەموو بەرادەران لە قەدەزەکەتان کاجۆزا سڵاو لە ڕحی ماملێ و هەموو هونەرمەندانی کۆچکردو و تەمە درێژی بۆ ئەمانەی کەماوێن دەستخۆشیتان لە یەکەم بەیانی ساڵیادی شەهیدبوونی شەهیدی سەرکردە و شەهیدی هەمیشە زیندوو مامەڕیشەیە داواکارم هەنێ گۆرانی نیشتیمانی دابەزێن و یادێکی بکەنەوە سبەینێ بە دڵنیایی ئێمە هەر یادێکی تایبەتی بۆکەینەوە قوربانە بەم هەرچەنە
رادیۆکەی ئێمە ڕادیۆیەکی خۆزایی هوەری و کولتوریە بەڵام مامەڕشە موڵکی هەموو نەتەوەکەمانە دڵنیابە هەر بۆ یادەسەوە پاسیێشی ئەس پێشکەس بە ئێوە بە هەمووی جۆ فەرموو سیمان بۆ ئێوە ماتە و پڕمەینات فرسەر لێ شێواوە و کوردستان لەلات بیرم لە خاچی سوتاو کردەوە دیسان بۆ خەبات خۆم کۆ کردەوە دنیام بە سەتەی بڕنەوی شانم لە شیرین خەوە خەبەر کردەوە پێزمەرگەی ئازا لە مەیدانی جەنگ بەرگەی نەسەگرێنە شێر نەفەڵەن دوژمنی ئێمە ئیتر بکاتەن سنجی ئەسمێنین بە گولەی فان دەستخۆشی بۆ ئێوە و هیوای سەرکەوتنتان بۆ دەستخۆشی بۆ جەنابەت و درود بۆ ڕۆحی مامەڕشەی نەمر هەڵۆ بەرزەفڕەکەی گەرمیان ئینشاءالله سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ بەڕێز ئەچینە لای مەقامی کانێسکان بە دەنگی جوڵاڵی کاکە بەسەر چاو دەردی دوورێکەوە لە خۆشە كتوتوراي لشاوم وقي خميمن كتوتوراي لشاوم وقي خميمن لبس كدراي اشترى مانقاي شميمن لبس كدراي اشترى مانقاي شميمن مجلوين بليلى خود منازايم ولا مجلوين بليلى خود منازايم كنا بانجي بثر دركي رمين كنا بانجي بثر دركي رمين بكيفي خويات فتجهابي جاستويم بكيفي خويات فتجهابي جاستويم أوا فدنيا بداري افتخاري أوا فدنيا بداري افتخاري قبل ما قايا ورماني کەم نەڵێم ماملێ بزانە ئەو گۆرانەی بۆ قازی محەممەوتووە بزەی هاتیەوتی جەلادی خوێڕی بە دەستی خۆت پەتت هاوێژە ئەستۆم ئەوە پەت نییە میداڵی ئیفتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆم ماملێ لە شوێنی ترا کاڵە زەمانە گوڵێکی دامێلی بساندم هەر بۆ قازی محەممەد دەڵێ ماملێ لە ناو دڵی داژیکەرە پیاەک شۆڕ ژێر بووە پیاەک بووە هەموو کات هەڵوێز بووە هەموو کات لە بەرە میلەتا بووە یەک ڕۆژ بەرەی میلەتی بەجێنێشتووە ئەنی ئافرم لەسەر کوردایەتی لەسەر کوردایەتی خۆشەویستی ئەوەیە زیاتر بەس خۆزگە کەسێکتان دوایی ئەوە کەف و دڵێکی کەف و کوڵی دڵێکی من کە دایما منێک کە دەنگم خۆشیە بۆ مام لێ بەڵام هەمیشەکە لەبەر خۆمە گۆرانیاڵم لای لایەکەڵم ڕۆڵە بینایە
دوایش ئەگەر شێکتا توانی و لایلەیەم دوو کەپلە بڵێ مەمنوتانە بم باشتر ئێستا چینای گۆرانێکی تری کاکە نەریمان وەکو باسم کرد باوەڕتان نەبێ من چێژ لەم دەنگانە بینم ئەوە شەڵین ئەوانە شەڵین هەمووی مادەم کاتە بێ ئەتا ئێوە لەگەڵمانە بن ئەوە کەم ئەوە چی بووە ئەو دەردی ئێن ئاخ نەخۆشدا خوش و دایر داریم دردکم بدوایم علاج دایر دیم نکایم بحکیم دنیایم خمکو کای کس که تویم قطمع عذابی لیلایم پایا رایم آوری ندام آوری ندام لنا خوش خانه صبلایم بیا دکتر دسلام لنا خوش خانه ملکیه بیا دکتر دسلام بقاري بايا جيتا ويا وقت سنبود بيتا ويا سنقل بافريقا ديليا بشني وادا شنيتا ويا سنقل بافريقا ديليا بشني وادا شنيتا ويا پارم ويا أوري لنظام ويا لا نخوش خاني صبغيا بيا دكتور دسلام ويا لا نخوش خاني ملكية بيا دكتور دسلام ويا سيري روزية هاليا عندي زار بيار بسر قردي بالاد بيام روجنا روجي صد جيار بسر قردي بالاد بيام روجنا روجي صد جيار چندیل پارایم ویا آوریل ندام ویا لنا خوش خانه ملکیه بیا دکتر دسلام ویا زارنا خوش بویم کزالیان نکرایا بی ولا ویا نم خۆشکا کە
نەریمانجان دەم خۆش بێ شەکە نەریوان دیارە بەهۆی کەشوهۆک و باسمان کرد ئەم بەنامەیە جینا گروپێکی مۆسیقای زیاتریشمان پێبەشدار ئەکرد لەبەرەوەی ماملێ زۆر لەوە گەورەترەوە لێتە ناشەرمۆ چەندی هونەرمەند ئامادە و بەشدا بێن لەم بەنامەیە بەڵام بەڕاستی حتا ئەسەر ڕێگەبانەکانەکو پێویستنی خۆتان نەزان بۆی بەفرەوە ئەم ساڵێکی پڕخێر و بەرەکەت بوو سوپاس بەخوا کە ڕێگاکان بۆ شوێ بوو کاکە ڕەند جارێکترەڵە کاک محەممەد علی خدر ڕوونکردنەوەی نووسی وڵێ ئەو هۆنراوەی بزەی هاتی وتی جەلادی خوێڕیاڵێ وەرە مەزرون بە لەیلای خۆت مەنازاڵە ماملێ بۆ لەیلا قاسمی وتووە ئەگەر بۆ ئەوشی وتبێت من سواسی ڕوونکردنەوەکە دەکەم حچە منوان بیستۆکە بۆ قازی محەممەدی وتبێ بەڵام هەر دیارە هەر جارێکی هونەرمەندێکی شۆڕژێر و بە هەڵوێست و نیشتیمان پەروەر بووە درود بۆ ڕەحی پاچی نەمری ماملێ ئەچینە لای خاڵ عەبدوول جارێکتر من هەر بە خاڵ عەبدوولی ئەڵێم چکە خاڵی خۆمەوت ئەوە خۆزانە خزمێکی ئازیز و خۆشەویستمە و سەرەتاشمە هەر بە یەکەوە بۆ کاتی خۆی کە ئەوە توانم بڵێم ئێمە لە هەشتا و چوارەوە بە بەردەوامی بەیەکەوە لەگە خاڵ عەبدوولە ئیشەکە ئارۆڵاوە سیئۆنە ساڵە بەیەکەوە یادی ماملەکەین ئێمە یادی ماملێمان لە پێش ڕاپەڕین شاکرد یادی ماملێمان بە زیینوی ئەکرد کە ماملێ هێشتا لە ژیانە بۆ ئێمە هەمیشە یادمان کرد خاڵ عەبدوول چ گۆرانێکمان چ گۆرانێکمان ئامادە بوو کانەکە بەسەرچەوە عقوالك يعني استكان كوي مريشيش هاي تخويا أختي خجويت كويت وكوري زي قلين بايز يا رختايا أكيد بعايم هايات ونسرك كدايا لشايا وهايان كويا رب أكبر زكاياتي ما يشايانيها وارنيشتم لا تويدا سيني ريب جمدي ماري باريكي ليها والنمير كزني جرايا ويا ريب
بخويم دانيشتي ميها ورنميلم دل خويا شمدايا ويا الريب يا جيشتيم دەم خۆش بەڕاستی ڕێک گەڕامەوە بە ساڵی هەشتاکان لە هەشتاکانە لە بەرهەمی ساڵی 1970 تیپی مۆسیقای هاژەیە ئەم گۆرانیەمان لە ماڵی خاڵ عەبدول لە ماڵی خۆیان تۆمار کردووە یادگاری خۆشمانە بوو باوەڕتانە بێ مریشکێکی بۆ حازر کردبووین بە تامی 4 قەلی ئێستا هەبێت بەمای کەمەوە جێڕە بۆ خەڵک من بەرخە خۆم هەمووی بەرخچی بەرخە خۆمانە وڵا ڕۆژ بۆم دانانەمانەوە چی بەیانی هاتۆتی کە هەبێت ماوتی توای کەشکشتێکی وایوان بۆ کەرەوە ناوچکی حیوان بگەتت و نایخۆ دەمە خۆش بێ بەڕاستی ڕۆژانی ئێمە جای تو دووپاتێکەمە پێش ڕاپەڕێژ ئێمە هەموو کادیادی ماملێمان کردووە هەموو هەمیشەوە هەردەم هەرو کاتەش کاکە حەسەنی لەیلیمان لەگەڵا بوو حەسەنی ماملێمان پێوە کاکە عەبدول بوو کاکە عەبدولی تری ماملێ معەدەل ئێمە وەکا خدری ماملێ بە ڕەحمەت بێکە خەڵکی مەنتقەی قەڵازیە بوو ئێستا لە ژیانە نەماوە هەمیشە ئێمە ماملێ قوتابخانەیەک بۆ ئیشەکانی ئێمە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە کەمان ئەوەی بارانەکە خودداداکەی بەسەر بەسەر ئەومان گۆڕی بۆ کەمێن بەسەر چاو ئەوە شەڵێن و دواتریش ئەگەر ئەتوان هەردوو شتان بێکەوە بڵێن خۆشەویستانم هیوادارم ئەمڕۆ لەگەڵ ستافی مادوونەناس و خۆبەخشی ڕادیۆی گەڕیان کاکە دابان کاکە ڕێباز کاکە ئالان کاک میشاد و کاگالان کاک گۆران هەورامی کاک بوران هەورامی خۆشەویست هەمومان بەیەکەوە توانی بێتمان ئاسوودەیەک بین بە دڵ و دەرونی هەوادارانی ماملێ و هەروەها چاپکە گوڵە پێشکەشی خانەوادەی ماملێ بکەین و هەروەها توانی بێتمان دڵی ئەو کەسانە خۆشبین کە شوێنکەوتی قوتابخانەکەی ماملێن سڵاو ڕێزێنەرم بۆ هەموو ئەوانی کە نازانێن ماملەیە کاگادەڵانی ماملێ کاگورای ماملێ کاکچای ماملێ کاک عەبدوڵڵاهی ماملێ کاک عەزیزی ماملێ و هەموو خۆشەویستانە ئەمە کاک عەبدول و کاک عەبدولەکەی تر و کاک عەبدولەکەی تریش هەمویان ماملەکان ماشەڵڵا ئەڵەوەی قەڵازیێش کاگوران بە قەدەیەک دەنگی تەزبیح حەبن ماشەڵڵایان لێبێ ئەمێوارەیە لەگەڵ ئەم دیاری کەوتایی بەرنامە بەڕاستی وەکو باسم کەگەر یەک ساڵدانشی ناتوانین گەشتێ بکەین منە گۆرانە جوانەکانی ماملێ من ماڵاویتان یەکەم هیوادارم توانی بێتم لەگەڵ ئەم خۆشەویستانە کە عەزیێتممان چاوی هەمویان ماچەکەم ئەم ڕۆژە ساردەمان بۆ گەرم کردن بە میلۆدی خۆش و ئاوازەکان خواتان لەگەڵ دیارەکەی ئەم دوو خۆشەویستە خدا ذاكي بارانك بارانك سويك ذي سوايا البيبا سوايا إذا لا خيالي وصال وذني يا رونا هاي رونا يا بوذو يا سودا يا زميلانا يا تصيب الله يا يمك يا هاي ماك يا بانا يا ماتيروتا انا يا بانا يا ماتيروتا انا دم والله يا ورد
أقو شواني رؤيا شوين أقدر تدري وقيم شاي شكرين شاي شكرين عغزك ذي عغمزك دير رميز بير تريك بير سازني تريك بير سازني خدا ذاك بارانك بارانك شوك ذي شوايا بذال خيالي للمية جالي للمية بلكو يا رفاري لا خيال بلكو يا رفاري لا خو دم دم والله يا ولدي يا ولدي أجا عالم بمثالي.
بما يقصد ياقي زواني جايان بقايد بما يرايا بما يقصد ياقي زواني جايان بقايد بما يرايا. دەست خۆش ئەوە زۆر شاز بوو ئەنجەدی خدا داكي بارايانك بارايانك سويك زي سمايا البيت بيا سايا سويك زي سمايا البيت بيا سايا. بدال خيالي ليلى اخ ليلى بلكو يا رب يا رد يا خيال بلكو يا رب يا رد يا خو دم دم والله يا بدي مسواياني اغير عالم بتبصاني. أري هردي وضري وعيات أخضر وعيات جانا يا مرم ليدا يا كايات جانا يا مرم ليدا يا كايات. جناياري سنسايا الهيام سنسايا الهيام جنايا حاسايا مليدا يا كايات جنايا حاسايا مليدا يا كايات. دم دم والله يا بلدي مسواياني عاقري عالم بيبصراني. أريتا ما يا صايم لصيدي دينا يا ظنين فيلا يا دايانوكا ناوير بيلي ناوكي هاي هاي لا مستي تساوكي كيس زوان هالو يوكا ركا قد باريكو سايا يا بالكاي.
أري داتر يا سمي ببرم ديدينا يا ظريف بزوايانا يا مرجي أري بيبا يا ما يا زرقل ديدينا يا ظريفنا الله يدلي تنجيم ناير ديلي نواكي هاي هاي لمستي تسواكي Jesus one hallelujah قالك قد بارك وشايا وملكايا أري رنقي يا مسعي فرن ديدينا يا ظريف بختي يا مكتيرانا يا جناس لا يا وينار ديدينا يا ظريف جشني فريمانا ناوير هاي هاي لمستي تسواكي Jesus one hallelujah قالك قد بارك وشايا وملكايا دەنگێکە من پێڵم ئارام بەخش خەمڕەوێن دەنگێکە عنی شەپۆلێکی تر بەرەو کەنارەکاری ئارامی و بە لەگە خۆیان بەخێبی کاکە نیروان قوربانەوەم کاک زاجان من سپاسی جەناب دەکەم بۆ وتە جوانانەت بە قوربانم من لە بەرنامەی کاک مەحموود شاماشتم و دوتم بەخوا کاک مەحموود تا بۆمان ڕاو کراوە ڕاوکردنی میرزاژان کاک مەحموود دیشکەمی زۆرە کردی تر لە ئاخیرا تەسلیم بوو تر ئەمە وایە نیروانش دەمێکەوە بزانم کاک بوران نەزانیە نزیکی ساڵێکە هەر بۆ سەما بۆ داناوە بەخوای تر مەجاالەکە نەبوو تەندروستیم باش نەبوو بە هیوایەوەی کە تۆ تەندروستی و باش بێ ساغ و سەلامەت بی خۆشەویستانی گەڕامیدیا مژدەیەکی ترتان هێمێ لەمڕەوە یا بڵین لە شەوی ڕابردووە کەناڵی گەڕامیدیا ئێستا لە هەموو کوردستان لە هەموو شار و شارچەکان لەو سەری بادینانەوە تا و سەری سۆران و گەرمیان و هەورامان لە هەموو شوێنەکەتوانن لە فامیلی بۆکس بینەری ئەمە بن ئێستا ڕاستەوخۆم بەرنمەیە بۆ کوردانی لە تاراوگەشن ئێستا توان لە چەناڵ یوتیوبەکەمانەوە بەڕاستەوخۆ بەلای ببینن یا لە پیجی گەڕامیدیا لە فەیسبوک لەم شوێنان هەمووی لایڤە و ئەوانش کە لە ڕادووی لە ناو ئۆتۆمبیلەکان ئێستا دانیشتون لە ئێفێمی گەڕیان میدیا ئەتوانن ئێستا حالیان بینەر بیسەرمان بن ببرەوان بیسەرمانە بن کاکە نیروان لەو هەموو شوێنە خۆشەویستان چاوەڕێی دەنگەخۆشەوی کاکە نیروان بۆیە جارە هیچ پرسیارەگرێ ناکەم حەزەکەم ڕاستەخۆ بچینە لای میلۆدیەکی ئارام بەخشی خۆش بە دەنگە جوانەکەی کاکە نیروان ئەم بەرنامەیە ڕاستەخۆ پێشکەشەکرێ ئازیزانم دەتوانن لە ڕێگەی هەر سێژمە لە مۆبایلی گەڕامیدیا کە لەسەر شاشەکەش کاکە ڕێباز داینەوە 0 471 52 و یا خۆ ژمارە مۆبایلی 0 1970 75 ئەو کە واتساپی لەسرە یا خۆ ژمارەی کۆڕەک 0 1950 75 هەست پرسیارێکتانە بێ پەیوەندی بکەن بەرنامەکەەوە چینە لای یەکەم بەرهەمی کاکە نیروان بابەیەکەوە گوێبیستیوی
أقار مردم وطن ربي وطن لا واني توب خوش أقار ظالم نما وطن ربي وطن دورة واني توب خوش مخير بهم لبيني توبة لجنات دور بيهم ربي وطن سيرواني تو خوش اگر خو قانعي جورون مني ربي وطن خواهواني تو خوش زبي استاج لرود هاي بداي سور نروح هاي اسماوني في بيشكو كسوما إذا شافوا وكبراوا بروشي في ردايك اندادراوا وتنقوم كسوك وتنهو جين جيوار وتنقامي سدار وتنبو دار موجار بناها يا خواني تيكو شر درير شهيدي بسرو بشبني بيرن كقوندي كم لقوندي كرد خواني كقانجي كرد قاوزيني لخواني وطن جانو دليدايا وطن بعيد لدل مايا سري برزق بيمايا لبينا في وطن دايا دبابا يشتي بقابو يودوش مني فاس روان دويرنا كريم
هەرگیز بەداوەردات دەبێ کۆن هەر بەراو وێرانە بەوەفرێ هەڵۆ لەو شاخە سار بەرزانە ناوەڕێ وەتەن قەوم و کەس و کار وەتەن هۆ ژین و ژیوار وەتەن ئامێز و دڵدار وەتەن بۆ دەمرێ بەخوا ئەوکو جرا گۆڵەیە ئەڵێ هەڵی با بەڕۆم ئەگەر وا بڵێم دەم خۆش کاکە نیروانجیان دەستی خۆش بێ بەڕاستی ئێمە بۆ ماوەی چەند ڕۆژە 48 کاتژمێر بەرنامەکانمان ڕاگرت لەبەرەو قوربانیانەی کە لە شاری سلێمانی بەهۆی و کارە ساتەوە ڕوویە ئێمە دڵمان لەلای و قوربانیانە و کەسوکاریان بوو هاوکات دڵمان بە تەواوی لای ڕۆژهەڵاتە ئێمە لەگەڵ خەمەکانی ڕۆژهەڵاتین ماوەیەکە ئیقاعی بەرنامەکانمان هەموو کردێتەوە لەبەر وەزع بەڵام باوەڕتە نەبێ ژیان بەردەوامە ناکرێت ژیان بوەستێت ئێمە مەجبورین کەوا بەرنامەکان برەو پێ بن چکە ناکرێت لە هیچ یۆخێکە لە هیچ زروفێکە لە هیچ ڕاپەڕین و شۆڕشێکە هونەرە بێ شانبەشانی ژیان بەردەوام بێت کاک نیروانە بەرنامەیە هیچەوە زۆر تایبەتە ئێمە وەکو باسم کرد ماوەکی زۆر خەفەتمان پێخۆ بەڵام هەندێ حاڵەتی کۆمیدیشی لە بینی خۆمانە هەیە خۆشزانانی بەنامەیە گرەوەیەکی زۆر قورسی لەسەر کراوە ئیتر خوا ڕەحم بەوانە بکە کە لەو گرەوەیە دۆڕاون بەهەرحاڵ ئێمە براوە بووینەوە وەکو ستافی گەڕامیدیا سپاس بەخوا بەخێر بێت تۆ ستۆدیۆکە و جوانتر کرد میرزاش لەواچێ لەو بابەتی گرەوەشتە شتێک ئاگادار بێ بەهەرحاڵ تۆ چاومانی بەڵام نیروانجیانی ئێمە ڕۆژانە گۆرانەکانی تۆ پەخشەکەین بەڵام زۆتری و گۆرانیانەمان لایەکە خۆمان یا لەم لاولا بە مۆبایل ڕیکۆردمان کردووە یا هەندێکیمان داولۆد کردووە لە بەرنامەی ترا بەشدار بوویت و خەڵکی زۆر داوای لێکردین زۆر داوای لە بوور ناکەم کار زاجیان زۆر دەمێک ڕاستەکەیت کە من وعد بوو بێم بەسی تر وەکو پێم وتی باری تەندروستیم باش نەبوو ئیتر دەرفەتەکەش نەبوو بەڵام بۆ من فەخرەجی شانازیەکە لە بەرنامەیەکی ئاوایە بەشداری بکەم لەگەڵ جەنابێ لەگەڵ ئەو دوو پیاوە جوانش کارزانەوە دوای هەمووتان ئەوەی تر ستۆدیۆتان جوان کرد کاکارزان چکە کاکارزان مامۆستایەکی جوانە مامۆستایەکی گەورەیە ئەمە ڕەفیقێکی زۆر مامۆستای زۆرێک لە هونەرمەندان بوون لەگەڵ من بە دڵنیایی دووپاتێکەمەوە لە هەم لە ژەنیارەکان و هەم لە هونەرمەندەکان کە ئێستا دیارن بەڵام ڕێزمێ بۆ تۆ بەستۆرێمان زویر نەبێت چکە بەستۆی تێ ئێستا لە هەنە گۆرانی بێژبی بەڵام دایما ژەنیارەکان فەوتاون منەوە تەجروبەی چەند ساڵی خۆمە زۆربەی کات ژەنیارەکان کەمتر مەسەرەن ئەو هەندێک هونەرمەندەیە پێڵێ ئەڵێ چی یەکەم جار دەستی گرتیاتی ناو هونەر چێ ئەڵێ هەر لە سکی دایکمەوە یاڵە لە ئیبتیداییەوە مامۆسای ئێستاش نەیڵێ یەکەم بەرەم چێ بۆی کردو نازانم چی لەوە هەیە کە نەیڵێت دیارە پەیوەندێکمان لەگەڵەیە کاگە ڕێبازیان پەیوەندەکە دەنگە ناگاتە لای من پێم بڵێیت سواز دەکەم پەیوەندەکە چێیە ژوندێنی ببوورە پەیوەندێک تەلەفۆنیمان لەگەڵایە بەڵێ زۆر چاکە ببوورە و پەیوەندی جارە داخرایەوە داواکارین و کەسێک کە گراوەکەی کرد بەسەر بەنامەیە سەردانمان بکە بۆ ڕادیۆ بگاتە ڕادیۆ وە لای ئێمە خۆشحاڵە بین یەکێک لە هاوکارانی گەڕێمیدیا ئەحمەد گۆران کە هەمیشە پەیجەکان و چەناڵ یوتیوبەکەمانی دەوڵەمەند کردووە گەنجێکی خۆشەویستی دۆستی هەموو هونەرمەندانە سەڵاوی بەناردووی لەگەڵ شەپێگوڵ و سمبوڵ جوان خۆشەویستان لای خۆتانەوە سواسانەکەم ئەم لایڤە شێر بکەن بۆی زۆرترین بینەری هەبێ ئەمڕۆ ئەم دەستپێکی وەرزشونەی بەرنامەکانمانە و بەم زوانە دیکۆری سەرجەم بەرنامەکانیش گۆڕانکاری بەسەرەیە لەبەروی کە سپاس بەخوا بە جۆدی فامیلی بۆ توانیمان بگەینە هەموو کوردستان لەمڕۆ پاشەکەمان هەوڵین جوانتر لەگەڵ ئێوە بین کاک سەلمان شێخ سەلمانی خۆشەویست سەلمان کوردستان سڵاوی نردووە شەر هاوڕێژ خۆشەویستمان کاک نیروانجیان ئەتوانین بچینە لای میلۆدیکتر ئامادە هەیە ئێمەمانوێت زۆرترین جۆمان لە تۆ بێ ئەمڕۆ بڕیارمانەوە بکە کەمترین سەبکەین لە بەرنامەکە زۆر حەزەکەین گوێبیستی بەرنامە جوانەکانی تۆ بین و بەرنامەکانی ئەمەش ناوی ڕادیۆ میلی گەڕیان ناتوان
ئەتوان چاپ خۆن و کەک دیرۆنجان چاکەتان ئیسراحەت بکەن زۆر ئاساییە چکە بەرنامەیەکمان نێمە ناوی چایخانەی گەڕیانە ومە سواسی بێپیانمە ڕاستەی کۆمەلگەی پەروەردەیی مارگرێت دکتۆر تاڕەسوڵ و دامەزراوی کەریمی عەلەکە بکەم کە هەموو کات پشتیوانمانن لە چارەسەرکردنی سەرجەم کێشە تەکنیکیەکانی گەڕامیدیا هاوپشت و پشتیوان بوو. گوڵەکەم داڵێن وانەبێ هەموو وایەختان شایەوە چاوێ ئەی خودایە تۆڵیە وایە بێتەوایە ڕوونایە چی چاوێم بێتەوایە چی چاوێم شيلة وسحراي دقيلي يمهري وياك وفاي بتيري فريا يا فكرا يا بيا أغلنا يا ليلى يا جوداي أيلنا يا ليلى يا جوداي أخوايا لك يا أختايا قدوت كويتي أختايا قدوت كويتي خرينجاي ختاري قولك يا مدارين وانا بيا همو يختان شايع وشايع ويا
أي خدايا توي وهايا بتوا يا تشاوي بتوا يا تشاوي دەم خۆش کاکە نیروانجان دەست خۆش میرزاجان دەست خۆش کاکە حەمەدجان خۆشەویستانەوە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەر پرسیارێکیان هەبێت لە میوانە ئازیزەکانم ڕێگای سێژمارە مۆبایلی گەڕێ میدیاوە کە لای زۆر بەتان هەیە هاوڕانی بەرنامە بە تایبەتی بۆ خۆشەویستانی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەوەیە بینەرمان من لە فامیلی بۆ کەس هەر سێژمارە مۆبایلەکەمان 1970 471 5264 و یا خۆشمارە مۆبایلی 1950 1925 و یا خۆشمارە مۆبایلی 1970 1970 دەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکانەوە ڕاستەوخۆ کاک نیروانجان شێخسەرمان مژدەی تری ڕاگەیاندوڵێ ئێستا لە دەرەوە ئەو مژدەیەتان بەمێ کە سعودیە لە ئەرجەنتینی بردەوە لە مۆندیاڵە بەڕاستە وەڵام ئۆتوبایۆش بیزانم بەڵام هەرچەندە بۆ نەکبەتی ئێمە لەم کەناڵەیە تا ئێستا کەمترین توانیمانە بەیاخ بە بەشی وەرزش بێ پێشتر بەرنامەی وەرزشیمانە بوو بەداخەوە لەبەرەوەی سەرجەم کارمەندان و سەرجەم بەرنامەکانمان بەخۆ بەخەژە ڕاوەڕێەوە ینی نەماتوانێ و کە لێنە پڕپینەوە هیوادارم ئەو مۆندیاڵە بێ بە هۆکاری ئاشتەوایی و تەبایی خۆشەویستی چکە وەرزش و هونەر بەڕاستی لەم بارودۆخەنە هەمواری کە جیهانی تێکەوتووە هەموو ئەم ناوچەیە پڕە لە شەڕ و شۆڕ و نەهامەتی و ئەمەم قەیرانە تەناشتێک کە ئاپژێنی ڕاحی خەڵک بەڕاستی و وەرزش و ئەم گۆرانیانەیە کاکەن هونەرە بەڵێ بەتەچیت کاک نیروان تۆ هیچ کلیپێکت نییە هی خۆت ینی کلیپێک کە بە تایبەتی بەرەمە هێنابێ بە تەلەڤیزیۆنەکان کلیپی بۆ کرا چ کلیپێکت گۆرانی وەرە ساقی کلیپ بە ساڵی 2000 کەناڵی کورسات کلیپەکەیان بۆ کردم ئێساکو پێزە و پەخشەکرێت چکە بەڕاستی و گۆرانیانە بەداخەوە جاری ئەوەنە کەم پەخشەکان لەبی دەچنەوە خۆزگە ئەوچێک لە گۆرانی هەرە خۆشەکان بڵێ ئەوە ساڵی 2000 تەجیلمان کرد برای بەڕێزم مامۆستا کارزان زۆر حەزم لە گۆرانی بەڵێ مامۆستا کارزان یعداد و مەسخاکەی مامۆستا کارزان و مامۆستا لێر حسێن و کاکارزانی تار هەموو عیبراقەکانی ڕێز و حرمەتم بۆیان هەیە ئەو بەرهەمەمان تۆمار کرد و هەر ساڵی 2000یش کلیپم بۆ کرد هەر کەسێک ئامادەکردنی مۆزیقا میرزا بۆی کردبێ کاکارزان یاخۆ کاگەمە حسێن ئەوانەی ترەچێتە بەڕاستی ئەو هونەرە جوانی کە ئەچندرێت ئەوان ماشەڵاوەکو چنینە و بەتەچیت جواب گۆرانی خۆی دامان نبوو لە کۆتایی شەوەس حەزگین مادەم باسمان کرد
خۆشە لەو میلۆدی خۆشانە مام ئێستا من دوێنێ تکرار کردەوە ئەوەی دیکە چۆن حافیزە ئینسانی دەبینی دەناخەری و داری تاقەدار بوون داری تاقەدارمە خۆش بێ زۆر ئاساییە تەنانەت ڕەوانشاد ماملێش هەموو کاتێکە کتێبەکەی لە بەردەمان نەبووە چکەی تر ئینسانە هەم شعرێک دەستخۆشی دەکەم کە بەبێ کتێبی جوانێ بەبێ شعرەکە لە بەردەمان بڵێ من دوێنێ بەڕێگاوە لەبەر فۆم و بیرمە کردەوە هەموو چەند مەزنەوە و نەرمەدانی بوون بە قوتابخانە مەسەن ئەو هەموو شوێنکەوتویان هەیە بۆ نمونە حەسەن زیرەکی نەمەد ماملێ مەزەری خالقی ناسر ڕەزازی مەسەن ئەو هونەرمەندە دێرینانە ئەگەر هەردیشەکەم بیر بچێ خەڵک ڕەحلەم لێ نەگرێت چکە ڕەنگە مەبەستم من تەنها قوتابخانەی هونەریە فەرمەوە تا کاک حاجی شوێنکەوتی ئەو دەنگەیە چەندین کەسێک گۆرانی ماملێ لە تۆکۆ قوتابخانێکی گەورە هەتا دنیا دنیا ئێستا هەندێک هونەرمەند لەگەڵ ڕێزمە بەرهەمێک بڵاو کاتەوە فلیمەکەی زۆر خۆشیان کە خەڵک سی فلیمەکەی کا کلیپەکەی بەحساب 4-5 جافرەتی دەشوازە و هەمووی ئەڵی لە باش تاکە چی گۆرانەکە لە دڵم زۆر تەنگە ئەخ دڵت تەنگە چی کوڕی باشەوە چوادۆری هەر بەهەفتێکەکە تا ماوەیەک هەتا ماوەیەک بینەرێکی زۆرێ بێ کاک ئەسان ڕەنگە ملیۆنە ڤیوی پێڵێن بینەریە بێ بەڵام دوای یەک دوو مانگۆکو ئەو بەفرەی کە لە کۆتایی زستانە نزیشی بەهارە بارە یەک ڕۆژ خۆی ناگرێت دوای بەزم گۆرانیانە بزانە چەند ساڵەوە میلۆدی ئێستا من دڵم پێکرێت پێشچینە لەکانی مرادان مادەمە ئەوم جارە بە برادەرەکان مەڵام کاک ئیدریس بە تایبەتی بێداران وەڵام خۆزگە و کانی مرادانم ببینێن چکە ماملی ئەوە خۆش ئێڵە دەست بە سەرکانی مرادان زۆر تۆ بینیتە خۆتکانی مرادان چیت نەوەڵانم بینی ئێستا لەگەڵ میلۆدیەکە لەگەڵ گۆرانەکە ئەچین برمێزم جیران دەوڵا بەیەکەوە چین بۆ کانی مرادان ئێستا مادەم زین چییە باش
نەبییتەوە دەمە خۆش بێ کاگەسان ناقمە ئەڵم باوەڕم پێ بکە ئەو کانی مرادەرم نبینی و بەس هەموو جارە لەگەڵ ئەم گۆرانیە بەدەنی ئەم گۆرانی بێژە دەنگ خۆشانە کە جۆم لێ بوو بەدەنی ماملێ خۆشی من چێژی زۆر لێبینم بۆ نمونە کا خستریش زۆر خۆشکە لە خستری ماملێ کاک ناسر هەر جارە بێ گۆرانی ماملێ بڵێ یەکەم شەڵە جەزاوم ئێسرم گۆرانی داخڵان ئەخوا دڵگی لەو زۆر حەزی لە کانی مرادانیش یا خۆدەم خۆش بکە حەزی بەڕاستی من زۆر چێژی لێدانم ینی گۆرانەکان بە جوانی ئەڵێتەوەنی هەیە دوای ئەو ڕێچکان ناکەوێت ناتوانێت خۆی لە قەرەی بە زۆڵا سپاس بەخۆ من زۆر دڵخۆشم کە جۆم و دەنگ خۆشا بێ یەکێ لەو میلۆدیانەش کە زۆر حەزم لێتی ئەویان حەزی دڵی خۆمە سەوزەیە کە گەشتان زانێم جارە بێ شێڵی خۆزگە جۆمە لەوش بووە سەوزەیە خۆشە. Yeah.
زۆر سپاس دەکەم ڕەنگە خۆت ئەم گۆرانەی ئامادە نەکرد بەزەوە لەبەر خاتری منەوە پێشکەش کرد سپاس دەکەم یەکێکە لەو گۆرانیانەی دەنگی شما ساڵ نییە سەرما دەنگی زۆر زۆر پڕی ئەمە یەکەم یەکتر ناسیم بوو یەکەم تعارف یەکتر ناسیم باز من لێ نەگەڕام و زۆر خۆشحاڵ بووم کە بتوانیم ئەو دەنگە خۆشە یاخوا بەخێر بێ بەس ئێمە هیچمان نەوت قەتارێک گەتوایەتی هیچ مەقامێکمان نەوە کە ماملێ بڵێ ئەڵێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارەیە لەو دەمەیدا گوێ هەڵدەخەم بۆ تارێ ببووین لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دووڵە مامەسەڵێ من ینی لە غەریبی کە نەفی کراوە لە بەغاو ئیتر هەموو هەست و سۆزێکی چۆتەوە بۆ چوارچرای مەهابات و بۆ لای قەتارەکەی ماملێ قەتارێک قەتارێ هایەتی بوو قەتارێ هایەتی بوو خورشیدەی خاوەنی کەسم هایای ئەریای سەر قەتارێتی و هەیای
صبر سيكر ما بزم أخبر بلي ساير ماس بينا كل ما تهلبشم من لدوري تودزم أخبر بلي ساير وما أياس جانا خير ما يقولك وأخ بخك ورايان شوقري سوداوتي وياخ هوهوي سوارايان من لإسكي توكزي بصار سيكر ما مزم أخبر بلي ساير ماس يانا كل ما تهلبشم من لدوري توكزم أخبر بلي ساير ماس جانا بس بي بلبلو أخ باسي جستا يعني قاس بقاس بخاسك ويان دجي حينا يعني من لعيسكي توكز صار سيكار ما مزم أخبر بلي ساير ماس بينا كل ما تهلبشم من لدوري توكزم أخبر بلي ساير ما ياس خوش ياري بوفاق بيت السرديني تابلي ساكن دبيعك دلي خوينيني من لعيسكي توكز شاب سيكار ما بزم أخبر بلي ساير ماس جنا كل ما تهلبشم من لدوري تودزم أخبر بلي ساير وما أياس جانا ترقم هالدرن أخبر لسوخ خايوايا ياري شوخم بدليل أخبتي تورايا من لعيسكي توكز شعر سيكار ما مزم أخبر بلي ساير ماس يانا كل ما تهلبشم من لعيسكي توكزم أخبر بلي ساير وما ياس او دستانه خوش بیا هوا
لو دميدا ضليم ليدا وبوزوان من ديواني شاوي زواني شاوي زوان اگر شي خلشي ولايتي شاو زوانانم شاوي جوانم تير ندي بشاويانم حتى لو بويم شاوي جوانم ليوم بويو كسماي استايا شبير بومو كوتو متاعي الكايو شاوي جوانم ليون دكايا شايا بالكايا امان 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 امان
لا تۆ شیرین تر جوانێک نییە لە دێ رازی دڵەکەی من بۆ یارێ بەوارم چۆن لایە دەردی دڵەکەم یار بێخەبەرم رازی دڵەکەی من بۆ یارێ بەوارم لا دەردی دڵەکەی من یار بوتك زي كباب أنا كباب بلا يرونم أي خضار أي مسلمان أشو لا يا بختم لا يا بختم ما نقاس وتارا أي خضار أي مسلمان أرجعك داسم أريا داسم صايم ديارا أي خضار أي مسلمان باعثي قرمي جانا بازارين من بوين بازارين من بوم زلاياوين جان رخصارين من بوم رخصارين من بوم
كورتان رابط شربنا ينظاني غمي عريسم كوت سيات ثاني غمي عريسم بنا كوت سيات ثاني ربي فلك جانا درد دكاري بيدنا درد دكاري بي زامت فري لإسها ونادي يا ريبي نادي يا ريبي كوركا رابط شرب منا يغاني غني يا ريسم كوت سايا ساني غني عايش بنا كوت ساير شايعني يا خوب نظری جانا خاقانی چیمه بینا استخاری بی جانا روی روی زمینه بینا بینا ناس ناز ناز دارم بینا گلای خواب خیال خیال دارم بینا شدیدار لار 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 بینا ay ay gövreyit ki du canım legalım canım inadeydim ledırgım canım sattir tanım inamina naz nazlarım ina günay khal khal khallarım ina şedeyler lar 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 mina cihan bak buradan ay ay nazanım bu ticanım kinu karıtanina yadılgılı candım canım şevay karıtanina mina naz naz nazlarım ina günay khal khal khallarım ina şedeyler lar 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 ina ay ay ya tuadet cana boz fakirdim ina aşkanda heyecanım akami mürdem mina mina naz naz nazarım ina günay khal khal khallarım ina şedeyler lar lar larım ina قرآن الله يقرب من نايز الجملة الرسالة يعني جملة ليه بنوم من أعواج يقول أوي منيش بقوته بس ما مسجل من رئيس كشيش هي برامبر بقوري كما تيتو من حز أكم جنابه أوي كبيري بدفتر ما بيتشاكتره يعني هندي أوي كعمل أولي كلامك توشي فكرة خراب باشه تو ئەو کە ئەو گۆرانیە وت ئەو لەگەڵم برادرە سێ چوار پێنج برادرەکەی کە ئێستا وەتانەوارەکانیان لە کوردستانی عێراق هەیە زۆر چاک بوو لەبەریژنەوە لەبەرکەمدا من ڕۆی خەدیم ئامادەگی تازە و مەغزیشم کاری نەدەکرد تازە و توێتی باشە ئامادەگی بۆ ئامادە شتێک هەیەتی مۆسیقا حاضر بۆ باشە پرۆژەی تازە بەدەستەوە نیە سوالێک یعنی ئەگەر ئێمە شعرێکی چاک بۆ تەڵبژێنی شعرێکی بەناوبانگی نەکارەکانی کورد ئاوازێکی وە دابنێ يعني أولاً كإم لما حد يوماني جناب ما مستعي بلام أو اشتري استا عامي ينفع أبو موسيقى وشتي أو هني كاسي شيء لو اشتنا فسفور
ئەگەر ئێمە گۆرانەیەکی بۆ دابنی وەڵام شعر و فسوئینەکەشی ببڕین ئاوازەکەی دروستە و جەماعەتەشی بۆ تەهیە بکەین بەڵام ئێمە تەواو وەختە مەزنی تۆ لەوان داناهێن مەزنی تۆ لەسەر تەختێکی ڕەشی گەورەی نووسی بۆی تۆ دایم سەیری ئەوە بکەیت با ئەوەی کە سەیرە دەکات نەزانێت تۆ وەرەقە بنستەوەی ئەوە ئاوازەکەشی بۆ داهێنین ئینشەڵا ئێمە بە گۆرانی بێژین ئاوازی ینی ئاوازدانەری زۆر زۆر بەناوبانگمان هەیە لە بڕین لە سلێمانی لە هەولێر بە تایبەتی لە سلێمانی مامۆستا ئەنوەر قەراخی مامۆستا سەلاح مامۆستا خالید شگنێ ئینگۆ هەمووتان ڕاستی زۆر جوان موسیقی ئەوەتان بۆ هینەکەین تەرتیبەکەین ئینشاءالله بەس حەز دەکەم ئەو شعری کە ئەو ترێ بەستەشی لەگەڵا بەستە زەوقەکەم بۆ دانێ زۆر چاکە منیش ئەم جارەکە هاتمەوە ئەو بۆ دانێم ئاوازەکەشی بۆ دانین لەگە بەرەدا من خۆم بگورە من خۆم نمایشەکەم نمایش ئەنووسم بەڵام مۆسیقی نین بەڵام ئەتوانم بەرادری خۆشەویستی هونەردۆستن ئەوانە ئەتوانن یارمەتیمان بن شعرەکە شعرێکی چاک شعری مامۆستا حەسیب قەراخی ببێ شعری مامۆستا حەسیب قەراخی لە هەرە شعرەکانی بەناوبانگی ملەتی کوردە و اینجا بە تایبەتیش ئەوەی شتێکی تازەش داناوە لەسەر مامەخەمە و هەڵەبجە شتێکی تازە بۆ ئەوە ئێوانیشی شعری تازە نەتێکی هەیە ئەوە نا ئێمە شعرێکی بۆ دانین کە پشتێ بۆ جەنابش بەسە باش دەفەرمو خۆی ئێمە لە خزمەتیان ئەمە چکە ئەمی مامۆستا هینی ئەوە نییە بە گۆرانی دوو گۆرانی بەخوا بە من بێت شەشمان گۆرانی بۆ بڵێ بەڵام حەز ناکەم بێتاقەت بێت ونیە بەتەنیا ئەوەم ناڕەحەتە بەتەنیا کەسنی بۆ مجەڵەتەوە ئەوەیە کە دلێک بخۆن کەسێکی کە من دەمبێ جەنابتان پڕی دەکەیەوە نەخۆرەکانی لەگەن لێرە بە بخۆی تاری لێدا کەمانچەی لێدا خێراکە ئێمە ئەم هینەمان ئەم هیلاکبوونەی جەنابتان هەر بۆ چارەکی سعاتێکی ترجانیە شتێکی کەشمان بۆ بڵێ و ئەگەر هیلاکیش بووی ئەوە ئەتوانێت قوربانێ بەڵام خۆیان ئینشەڵا بەسەر هەتەکەت ئەوی کە پێویستە و ئەوی کە لەبیرت دادێ بۆمان بڵێ شتێک لە بەسەر شتێک لە بەسەر خەسری خەیایە سایاز دەکەم گەنە خشتێک زێر خشتێک زێو بێم ئەسپێک لایە ئەسپیرەوەی گەنە با یارێ بووک سوارێوی بێم نردومایە جێر چی بوو چێگەنە لایە حەڵەیە بۆیە شایە بێبێم هەڵپەرچێی بۆیە سایاز دەکەم گەنە کایاز خۆشی وایەینەیەدی بێم خودکاری ئەوەی لەسەر هەڕێیە ڕایەماوێم گەنە هەرێ چا
دايم لا سردوك
داینێم لەسەر دووکانی دێم والله بووی دێم جوانێ بەڵێ کۆیە سەبڵاق پێ بزانێ والله بووی دێم جوانێ باس لێمانی پێ بزانێ تاواني خمارينا يزين بما يماو نميدايا خوازن أيدا يا خوازن تدري وقروش شاي شكري خمسة كمان رمزي تريد فيش تعوزين تريد فيش تعوزين جانا يا هيا وداني أري قبريم هلكولم هلكولم جانا يا لاريق جيكاني جانا يا لاريق جيكاني ديم والله يا بيدي مجوهاني قلتو يا عالم يبصاني ئەو جانە چ جانێکە کە جانە بە جوانی